سڵاتان لێبێ خۆشەویستان ئازان لە بەرنامێکی دیکەی تایبەتی ڕۆژ کە مژاری گەرمی ڕۆژ یاخود بابەتێکی گەرم کە دروست دەبێت لە چەند مانگی ئایندا کەویش هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستانەکە کۆی لایەن و حسابەکان دەچنە نێو ئەم پرۆسەیەوە لەگەڵ کاک دیار نەسرەدین وەکو جێگیری بەڕێوەبەری گشتی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی ینی ڕاپرسیەکانی هەڵبژاردنی هەرێمی کوردستان فەرمانگەی سلێمانی مژاری ئەم جارەمان ئەم باسە دەبێت کە کۆمیسیۆنی هەڵبژاردننی لە هەرێمی کوردستان بەگشتی لە پارێزگاکان ئامادەکاریەوەیان کردووە کە کۆی حزابەکان بڕۆنە ناو ئەم پرۆسی هەڵبژاردنەوە لە وادی خۆیدا کە دەکاتە چەند مانگێکی تر یاخود بە دیاریکراوی لە مانگی نوێی ئەم ساڵدا دەبێت هەڵبژاردنەکان وەکو ڕێکاری یاسایی یاخود کاتەکەی دەبێت هەڵبژاردنەکان ئەنجام بدرێت لەگەڵ کاک دیار نەسرەدین ئەم باسە تاوتوێ دەکەم دەچمە لای کاک دیار نەسرەدین زۆر بەخێراتی سپاس کاکەشمان زۆر بەخێراتی چۆن لەنێو باسێکە لە بازنەی ئەم باسە چەند باسێکی تریشەیە کە پەیوەندی بە ئەنجامدانی هەڵبژاردنەکانەوە ئەویش باسێکی ڕەشنووسی دەستورە باسی نوعی جۆری هەڵبژاردننی ئەم جارەکە بە چ بازنەیەک یاخود بە چ جۆر ئەنجام دەدرێت و لەنێو وردەکاری باسەکەمانە لایەن گەلێگەن لە هەرێمی کوردستان تقریبا مخۆ یاخودەوەیان لێ بینرێت کە نایانوێت لە وادی خۆیدا ئەنجام بدرێتەوە بە مەوەڕێدی یاسایی یاخود سیاسی بێ پرسیارەکە بەم شێوە بکەم کاک دیار وەکۆی کە بەڕێستان جێگیری بەڕێوەبەری گشتی کۆمیسیۆنی هەڵبژاردن وەکو ڕاپرسی کۆمیسیۆن ئامادەکاری کردو بۆی کە لە هەرێمی کوردستان کۆی لایەنەکان بڕۆن ناو ئەم پرۆسە دیموکراسیەوە. سپاس کاکت شۆمانجان سپاس بۆ ئەم دیدارە جەنابەت پرسیارەکانت بە یەکجار کردە یەک پاکێج بەس ئێمە من وام پێ باشترە جایکەینەوە هەر تەوەرە و بەجیا باسی بکەین بۆی بینەری کەناڵەکەتان باشتر لە یان سوودمەند بن لە دیدارەکەی ئێمە بابگەڕێنەوە جارێ سەرەتا باسی کۆمیسیۆن بکەین. کۆمیسیۆنی هەڵبژاردن و ڕاپرسی هەرێمی کوردستان لە ساڵی 2014 دامەزراوە. ئەم کۆمیسیۆنە لە ئەنجومەنێک پێک هاتووە، ئەم ئەنجومەنە لە نۆ ئەندام پێک هاتووە. کۆمیسیۆن تاکە سڵتەی حەسریە بۆ سەرپەرشتیکردنی هەر هەڵبژاردن و ڕاپرسیەکە لە هەرێمی کوردستانە جێبەجێ ئەکرێت. ئەم کۆمیسیۆنە خازعە بۆ ڕقابەی پەرلەمانی هەرێمی کوردستان. ئەگەر ئێمە باس لە چۆنێتی دامەزراندنی بکەین، ئەنجومەنی کۆمیسیارانی کۆمیسیۆنی هەرێمی کوردستان وەکو ئاماژەم پێکرد لە نۆ ئەندام پێک دێت. ئەم کۆمیسیۆنە لە سەرەتادا لەسەر ئەساسی یان لەسەر بنەمای هەڵبژاردنەکانی بەرکەوتەی هەڵبژاردنەکانی ساڵی 2013 و 2013 ئەنجومەنی پارێزگاکان لەگەڵ 2014 پەرلەمانی کوردستان دامەزراوە. بە دەقیقتر یان بە ورتر فەرمانگەی پارێزگاکان لەسەر بنەمای هەڵبژاردنەکانی ئەنجومەنی پارێزگاکانی ساڵی 2013 دامەزراوە. ئەنجومەنی کۆمیسیاران خۆی لەسەر بنەمای بەرکەوتەی لایەنەکان یان ئەو دەنگانی کە لایەنەکان هێناوێنە بەڵێ ئەو دەنگانی کە لایەنەکان هێناوێنە لە ساڵی 2014 بۆ هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان. بەپێی ئەم هەردوو پرۆسەکە بەپێی بەرەنجامی هەردوو پرۆسەکە ئەم کۆمیسیۆنە دامەزراوە. کۆمیسیۆنێکە پێک هاتووە لە کۆمەڵێک لایەن لە ئەو لایەنانی یان ورتر ئەو لایەنانی کە براوە بوون و کورسی زۆریان هێناوە، زۆرینەی کورسیەکانی پەرلەمانیان هێناوە لەو ساتە مێژوویەدا لەو کاتەدا بەڵێ لەو دۆخەدا. ئەو لایەنانە کە پێک هاتوون لە پارتی دموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی و بزوتنەوەی گۆڕان و یەکگرتووی ئیسلامی و کۆمەڵی ئیسلامی ئەم لایەنانە پێکهێنەری سەرەکی کۆمیسیۆنی هەرێمی کوردستانن و لەگەڵ ئەوانەشە بەپێی ئیستحقاقی کەمەنەتەوەیەکان برایانی تورکمان و برایانی مەسیحی ئەوانیش هەریەکەیان حسەیەکیان لە
ئەو ئەنجومەنەدا هەیە نەخێر مەسیحیەکان و تورکمانەکان لەوێ هەریەکان حسەیەکیان هەبووە ئێستا بەردەوامن ئەگەر ئێمە بینە سەر ئەمە بە قۆزمەوە بەڵام هەرشمەوەنی و باسەکەی بەڕستان کە سیمایەکی جوار سیمایەکی شارستانی پێکەوەژیانی دیموکراسی لە کۆمسیۆنەکەی ئێوە ئێمای بینینەوە هەرێمی کوردستان و قەوارێک و وەکۆی کە محفلی نێودەوڵەتیش هەرێمی کوردستانە بینێن تعادودێت و پێکەوەژیانە لە کۆمسیۆنەکەی ئێوە یعنی زیاتر بەرچاوەکەوێتەوە کە دەسەڵاتێکی یعنی هەستیار و باڵاشە. بەڵێ هەرێمی کوردستان بەوە ناسراوە کە شوێنی پێکەوەژیانە جەنابەت و هەموو لایەک ئەزانن کە لە دوای ڕووداوەکانی پەلاماردانی داعش بۆ عێراق و داگیرکردنی چەندین شاری گەورەی عێراق برایانی مەسیحی برایانی کوردی یەزیدی هەموو ئەمانە کاتێک ڕوبەڕووی ئەو پەلامارە تیرۆریستێ بوونەوە هەمویان هاتنە ناو باوەشی هەرێمی کوردستانەوە هەرێمی کوردستانیش لە ڕاستیە بە سەرکردایەتیەکی حەکیمانە بە دڵێکی برایەنە هەمویانی کردوتە باوەش خزمەتی هەمویانی کردووە بەڵێ پێشمەرگە بەرگری لێ کردوون هەمویان سەرڕای بارودۆخی ناهەمواری ئابووری ئەو کاتی هەرێمی کوردستان کە حکوومەتی هەرێمی کوردستان ڕوبەڕووی بۆتەوە بەڵام سەرڕای هەموو ئەوانە حکوومەتی هەرێمی کوردستان هەموو ئاوارانانەی گرتوۆتە خۆی لە باشترین دۆخداژین کە ئەمە بە پێچەوانی عێراقەوەیە لە شارەکانی عێراق لەو شارانی کە لەژێر دەسەڵاتی حکوومەتی عێراقیدا بوون حکوومەتی مەرکەزا بوون ئەم برا مەسیحیەکانمان برا یەزیدیەکانمان پاکتاو کراون دەربەدەر کراون ماڵیان داگیر کراوە لیان کوژراوە لیان گیراوە بەڵام بە پێچاوانەکەی بەڵێ لە هەرێمی کوردستان ئەگەر دیقەت بدەن لە هەموو جونگە هەستیارەکانە نوێنەرایەتی برایانی تورکمان برایانی مەسیحی لە یەزیدیەکان کاکەیەکان لە هەموو شوێنەکە ئەم چین و توێژانە ئەم کەمەنەتەوەیانە لە پۆستە حساسەکانی هەرێمی کوردستانە بوونیان هەیە و جۆ لە قسەیانە گیرە و کاری خۆیانەکەن و هاوڵاتیە سادەکانیش ئەوەی کە هاوڵاتیکی سادەیە وەکو ئێمە لە ناو هەرێمی کوردستانە مافی هەیە و خزمەتەکرێ و ئەرچیشی لەسەر شانە ئەو کەمینانەکە ینی ئەوم لا گرنگە کە حتمما ئەزانم بۆچی سیغلاری قسەکانی بەڕستان لەوەی کە بۆچی یانێ بدرێت لە ئەو نوێنەرانەی کە نوێنەرایەتی گەمەنەتەوەکانەکرێت بەنەوەیەک ینی بە جۆرێک لە جۆرەکانیانێت لە کۆمیسیۆنەکەی بەڕستانەوە بێگومان ئەفوان بێگومان ئەوانیش بەپی ئیستحقاقی هەڵبژاردن کاتێک مافیان هەبووە بچنە پرۆسەی هەڵبژاردنەکانەوە لەو دوو پرۆسەی کە ئاماژەمان پێکرد ئەوانیش دەنگی خۆیان هێناوە نوێنەریان هەبووە هەر لە پەرلەمانە نوێنەریان هەبووە هەر لەبەرەوە بە بڕیاری هەموو لایەنەکان و بەپی ئیستحقاقی خۆیان نوێنەرایەتیان هەیە لە ناو کۆمیسیۆنەکەی ئێمەیە کە ئێستا بەداخەوەم یەکێک لەو کۆمیسیارانەی کە لەسەر پشکی برایانی تورکمان بوو خوای لێخۆش بێت کاکسەیاح یەکێک بوو لە کۆمیسیارە باشەکانی کۆمیسیۆن بە هۆی پەتای یان ڤایرۆسی نەگریسی کۆرۆناوە جانی لەدەستداوە بەڵام بێگومانین کە جێومەکانی یان بەشی برایانی تورکمان و مەسیحی و بۆچوونێکی ژێ ئەوانی تریش گیان بکرێتەوە لە داهاتووی کۆمیسیۆنە ئەمە وەکو کۆمیسیۆن ئەگەر بڕێنە ینی کە ئەگەر وابێ 8 ساڵ زیاتر کۆمیسیۆنەکەتان دامەزران کە پێکاتون لە نوێنێر چۆن ئەمجارە تەشکیلی هەیکەلی ئەو کۆمیسیۆنە دابڕژێتەوە بە حکومەوەی کە هێزگەلێکیان پایە و پێگەی قورسایی سیاسیان نەماوە ینی هەرەکرێت لە کۆمیسیۆن بۆ شێ بمێنەوە نوێنەرایەتی حیزبێکن کە قورسایی یاخود نوێنەری دەنگدەن نییە بۆ واتایی کەچینیان هەبردووە ئێمە لە بەروی باسی کۆمیسیۆنمان کرد و جەنابیشت باسی وادەکەی کرد باسی وادەکەیتان کرد کە من سەرەتا باسم لەو کرد کە لە ساڵی 2014ەوە ئەم کۆمیسیۆنە دەنگی پێدراوە لە پەرلەمان و متمانی پێدراوە کۆمیسیۆن بەپێی ئیستحقاقی خۆی ئێستا کاتی یاسایی بەسەر چووە ماوەی یاسایی بەسەر چووە
کۆمیسیۆن 2 ساڵ تقریبا شتێک زیاترە ماوەی یاسایی ئەندامانی ئەنجومەنی کۆمیسیاران بەسەر چووە نە کۆمیسیۆن خۆی بەسەر چوو بێ ماوەی یاسایی ئەندامبوونی ئەندامانی ئەنجومەنی کۆمیسیاران بەسەر چووە چونکە بەپێی ئەو یاسایی کە هەمانە هەر ئەندامێکی ئەنجومەنی کۆمیسیاران یان بڵین ئەنجومەنەکە لە ڕۆژی دەست بەکاربوونیانەوە بۆیان هەیە 5 ساڵی ڕۆژمێری لە 5 ساڵ مافی ئەویان هەیە کە لەو ئەنجومەنەیە ئەندام بن بەڵام ئێستا ئەو ماوەیە تێپەڕیوە هەر لەبەر ئەوەشە کە زۆربەی لایەنەکان و پەرلەمانیش پێداگیرێ لەسەرەوەی کە ئەبێ ئەم کۆمیسیۆنە جارێکی تر بەپێی ئیستحقاقی هەڵبژاردنەکانی ساڵی 2018 جاریچکە هەموار بکرێتەوە هەیکەلەتی ئەنجومەنەکە هەموار بکرێتەوە هەرچەندە هەندێک بیر و ڕای جیاوازیش لە نێوان لایەنەکانە هەیە سەبارەت بەم دۆخەی کە ئێستا هەیە هەندێک لە لایەنەکان بۆ نمونە ئەمە ناویان بێنین بۆ نمونە پارتی دیموکراتی کوردستان پێی باشە ئەم کۆمیسیۆنە کەماوەی یاسایی ئەندامانی ئەنجومەنی کۆمیسیاران بەسەر چوون جارێکی تر ئەم ئەنجومەنە بینا بکرێتەوە دروست بکرێتەوە بە شێوازێک کە بەپێی ئیستحقاقی هەڵبژاردنەکانی ساڵی 2018 بێت بەپێی ئەو کورسیانەی کە هەر لایەک لەو ساڵە لەو ئینتیخاباتی پەرلەمانی کوردستانە بەدەستیان هێنەوە بەڵام بەرامبەر ئەم ڕوانینەی پارتی دیموکراتی کوردستان یان ئەم بۆچوونەی پارتی لایەنی تریشمان هەیە وەکو یەکێتی نیشتیمانی و پسپوتنەوەی گۆڕان و هەندێک لە لایەنەکانی تریش داوایەوە کەن کە جۆرێک لە سازان هەبێت نەک بە ئیستحقاقی هەڵبژاردننی زۆرینە و کەمینە لەبەرەوە ئێستا تا ئێستا تەسەوڕەکەم بیر و بۆچوونێکی یەکگرتو و گەڵاڵە نەبووە یان تەوافقێک یان ڕێککەوتنێکی کۆنکرێتی هەتا ئێستا گەڵاڵە نەبووە لە نێوان ئەم لایەنانەیە بە هیواین لە ئایندێکی نزیکە ئەم لایەنانە لەسەر ئەو خاڵە و لەسەر جارێکی تر هەموارکردنەوەی یاسای هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان جارێکی تر ئەم یاسایش کە خۆی 7 جار هەموار کراوە لەسەر ئەوەش ڕێبکەونەوە ئەگەر ئەوش طبعا بیرروڕا و بیر و بۆچوونی جیاواز هەیە لەسەری جاریشی تر مەجبورم ناوی لایەنەکان بێنم پارتی دیموکراتی کوردستان پێی باشە لە ئێستاە ئەو یاسایە دەستکاری نەکرێت لە بەرەوەی کاتێکی وا لە بەردەمی کۆمیسیۆنە نەماوە کە بتوانین ئەم یاسایە هەموار بکەین دوای یاساکە بین دەستکاری ئەندامانی ژمارەی ئەندامانی ئەنجومەنی کۆمیسیاران و هەیکەلێتەکەی کۆمیسیۆن و پەیڕە و پەیڕەوەکانی کە دوو پەیڕەومان هەیە لە کۆمیسیۆنە دەستکاری ئەم هەموو کە کاتێ و دەستکاریکردن نیەکە دیار بۆچی لەو 2 ساڵە تشکیلی کۆمیسیۆن هەیکەلی ڕێک نەخراوە پێشتر ئەمە پرسیارێکی جەوهەریە من جاری کەش لە چەند شوێنێکی جیاواز باسمان لەوە کردووە حتا دوێنێ و پێرەی لە هەندێک لە برادرانی فراکسیۆنەکانیش لە ناو پەرلەمانی کوردستانە لەم جۆرە قسانیان کرد هۆکار ئایا پەرلەمانە ئایا لایەنەکانە ئیشیان بەو بابەتە نەبووە بەڵام لە ئێستاە فشارێکی زۆر هەیە کە ئەبێت ئەم کۆمیسیۆنە تازە بکرێتەوە ئەم یاسایە هەموار بکرێتەوە لە دوای ئەوەش بێگومان گوردەکاری تر ئەبێت مەسلەی پەیڕەوەکان کە کۆمیسیۆن هێتی پەیڕەوی ئەنجومەنی کۆمیسیاران هەمان هەیە پەیڕەوی ئەنجومەنی کارگەڕی هەڵبژاردنمان هەیە ئەمانەش دیسانەوە بێ دەستکاری بکرێت بێگومان هەریەک لەمانە دەستکاری بکرێت کۆمەڵێک یعنی کێشەیەتە پێشەوە کێشەی تازە کە هەتا ئێستا باس نەکراوە کێشەی لاوەچین بەڵام گرنگن پێویستە لە کاتی خۆیە کە ئەچینە سەر حەدەسەکە ئەو کاتە ئەو کێشانش زیندوو ئەبنەوە لەوانەیە ئەوانش بۆ خۆی پێویستیان بەکات بێ هەتاوەکو هەموو لایەنەکان لەسەری کۆ ببن و کۆمیسیۆن بکەوێتە ئەو ئاستە یا بکەوێتە سەر پێی خۆی کە بتوانێت لە ماوەی یاساییە کە بەلایانی کەمەوە ئێمە پێویستمان بە 90 ڕۆژ هەیە 6 مان یان 90 ڕۆژ هەیە کە ئێمە لەو ماوەیە ئێمە ئەبێت کۆمیسیۆن ڕێگەی پێ بدرێت کۆمیسیۆن ئامادە سازی و ئامادەکاری خۆی بکات بتوانێت دەستکاری تۆماری دەنگدەران بکات لە بەرەوەی لە ئێستاە درەنگ نیە ئەگەر ئێمە تا کۆتایی مانگی دوو ئەم لایەنانە یعنی ئەم
تقریبا 20 ڕۆژێکی تر ئەگەرم لایەنانە ڕێک کەوتبان لەسەر ئەو کێشانی کە هەیە لە نێوانیانە ئەو بۆچوونە جیاوازانی کە لەسەر یاساکە و لەسەر ئەنجومەنی کۆمیسیاران و لەسەر کۆمەڵە وردەکاری تر کە لە خوارەوەیە ئەسەر ئەوانە ڕێبکەون ئێمە ئەتوانین وەکو کۆمیسیۆن بە هاوکاری هەموو لایەک تەبعاً ئەتوانین کارەکانی خۆمان لە کاتی خۆیان لە وادی خۆیان یا هەڵبژارنەکان بکەین بەڵام ئەگەر ئێمە تەخیر ببین بگەینە مەسەلەن مانگی چوار حتمما وەکو کۆمیسیۆن لەوانەیە نەتوانێت بکێتە ژێر ئەو بارەوە نەتوانێت ئەو ئەرکە قورسە بخاتە سەرشانی خۆی لەبەرەوەی ئێمە ئەگەر بمانەوێت هەڵبژاردنێکی پاک و بێگەرت هەڵبژاردنێک کە لە هەموو لایەکەوە جێی بڕوا و متمانە بێت پێویستمان بکاتە ئەگەر بشیانەوێت یان زۆر لە کۆمیسیۆن بکرێ و کاتی کەم بدرێتێ و کۆمیسیۆن بە ناچاری بچێتە ژێرە بارەوە قەنەعەتم وایە ئێمە تووشی هەڵەی زۆرە بین کە دوایی هەڵبژاردنێکە بێت لەوانەیە لە ئاستی داواکاری خواستی خەڵکیش و ڕێکخراوەکانی تایبەتمەند بە هەڵبژاردن و یوئێنیش نەبێت. کاک دیار بۆ بە ڕوونتر من پرسیارەکەم نەکەم لەوەی کە دروستکردنی کۆمەڵە لەم پەڕوایرەشە سەبەبەکەی ئێمە نییە کە یانوێ کۆمەڵی بۆشایی بۆ بۆشایی تر پڕ بکرێتەوە بە تایبەتی ئێمە بە تایبەتی تر لە سلێمانەی بینەوە حزاب هەیە ئامادەکاری نێو خۆیی نییە ئەوێ لەم پڕ و گرب بۆ کۆمیسیۆنەکەی بەڕستان دروستکە کە لە وادەی کودا هەڵبژاردن لە هەرێمی کوردستان ئەنجام نەدرێت ڕوونتر ناو نەیە ئێمە بەڕاستی من لێرە وەکو کەسێک کە تایبەتمەندم لە مەجالەکە و وەکو کەسێکی بێلایەن وەکو کەسێکی پیشەی لە بواری هەڵبژاردنە من جوابی ئەمەی جەناب تێوە هەر کەس و لایەنێک بیەوێ لەمپەر دروستکە لە بۆ هەڵبژاردننی ئایندە بەڕاستی عیبەیەکی سیاسیە لەبەرەوەی ئێمە ئەگەر هەلایەنەکان ڕاستەکەن ئەبێ ڕاستکەن لەگەڵ خەڵکیش و لەگەڵ خۆشیانە ئەگەر ئەوێت هەر لایەنێک یان چەند لایەنێک هەیە ئەوەی کە جەنابەت باسیەکەی ئێمەش هەستمان پێکردووە لە کۆمیسیۆن کە چەند لایەنێک هەیە هیواخوازە لە دڵی یعنی لە لای خۆی بەبێەوەی بە هاوڵاتی بڵێ بەبێ ئەوەی بە دەنگدەری خۆی بڵێ هیواخوازم هەڵبژاردنە نەکرێ بەڵام ئێماکەوینە فەراغێکەوە ئەگەر ئیتیفاقی لەسەر نەکرێ بەڵام ئەگەر ئیتیفاق و بە دەستە جەمعی بە کۆی گشتی لایەنەکان لەسەرەوە ڕێبکەون کە ئەم هەڵبژاردنە بکەوێتە وادەیەکی تر یان چەند مانگێک دوا بخرێ ئەمە ئاساییە لە ڕووی ئاسایی و ئاساییە شتێکی ئاساییە بەڵام ئەگەر ئێمە بێین بیان و بە یەکتری بگرین و لەو سەری شەوکارەکانی کۆمیسیۆن پەک بخەین بەڕاستی ئەمە هەم بۆ ئەو نێو نەوبانگەی کە هەرێمی کوردستان هەیەی لە مەحافیلی نێودەوڵەتیە ئەکەوینە ژێر پرسیار و عیبەیەکیشە و بۆ کۆمیسیۆنیش بەڕاستی ئەبێتە بارگرانی ئەگەر ئێمە بکەینە ژێر بمانخەنە ژێر ئەو فشارە زۆرەوە و بەبێ خۆ ئامادەکردن دەستی دەست بە کوردیەکەی وەکو کوردواری خۆمانەڵێن دەستی دەستیمان پێ بکەن و لە چاوەڕوانیە بمان هێڵنەوە بەبێەوەی ئێمە خۆمان ئامادە بکەین لەو نەو کەسەکە پێکەوە لەگەڵ هاوڕێکاتان لە کۆمیسیۆنن هاوڕان لەسەر کات و وادەی ئەنجامدانی هەڵبژاردن لە هەرێمی کوردستان لە ڕاستیە ئەو برادرانی کە لە ئەنجومەنی کۆمیسیاران لەبەرەوەی ئێستا وادەی یاساییان بەسەر چووە لە ڕووی یاساییەوە ئەوە مافیەوەیان نییە باس لە ئایندە بکەن بەڵام حتمما هێز و لایەنە سیاسیەکان کە ئەم برادرانە نوێنەراتی ئەوانەکەن بێگومان ڕاوێژیان پێکەن جۆ لە بیرۆڕایان نەگرن بزانن چۆنیان پێ باشە کە هەڵبژاردن چی پێویستە چەندی کات پێویستە بەخە سیاسەکە لە ماڵی سیاسەکانە پاشانێتەوە بۆ نوێنەرەکانیان کە بێگومان ئێمە وەکو کۆمیسیۆن لایەنی جێبەجێکاری کاک چۆمان ئێمە چاوەڕوانی ڕێکەوتنی بە کوردیەکەی چاوەڕوانی ڕێکەوتنی لایەنە سیاسەکانی لە ناو پەرلەمانی کوردستانە ئەبێ ئەوان ڕێبکەون ئیتیفاق بکەن وادەکە بۆ ئێمە دیاری بکەن بەڵام بۆ مەرجەی ئەو وادەی ئەوان دیارەکەن ئەو خاڵانی ئەوان لەسەری ڕێیەکەون لەگەڵ توانە مرۆییەکانی کۆمیسیۆن و ئەو وادەیەش وادە یاساییەکەی خۆ ئامادەکردن ئەو تایم تیبڵی کە کۆمیسیۆن ئامادەیەکە بگونجێت بۆی کۆمیسیۆن وەکو عەرزم کردن بتوانێت هەڵبژاردنێکی پاک و بێگرت بکات.
بەڕێوە بەرێت. ئەگەر تەشکیل تابن باسەکەی ئەمە 2000 هەموو هەرکەکانیانەوە سەبەتەکەی ئەوە کە کۆمسیۆناویش بۆ بەم مانایی لە 8 ساڵی ڕابردوویە کە بۆ نۆنەرەی لایەنە سیاسی و کەمەنەتەوەکان کە لە کۆمسیۆنەیە دووبارە تشکیلی کۆمسیۆن داڕژرێتەوە. یعنی من بەڕوونتر بێڵم لە قازانجی پارتیە و لە زیانی لایەنگەرێکی ترایە. بەس دیارە ئەگەر ئاوا باسەکە خوێنمەوە حتمەنەوە قاڵم و پسپۆڕی بەڕێستان لە بەرژەوەندی پارتی، بەڵام پارتی دەیەوێت پارتی دیموکراتی کوردستانەوێت لە وادی خۆیدا هەڵبژاردن ئەنجام بدرێت، وادەکەی بەسەر نەچێت. بەڵێ ئێمە تا ئێستا لە هیچ لایەنێک لە لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان ئەوانەی کە کاریگەریان لەسەر بڕیاری سیاسی هەرێمی کوردستان هەیە نەمان بیستووە هیچ لایەنێک بە فەرمی داوای دواخستنی ئەم هەڵبژاردنانی کردبێت کە لە پێشمانە. بەڵام لە نێو هەمووشیانە پارتی دیموکراتی کوردستان بە دەنگێکی زوڵاڵ بەبێ هیچ ڕەتوشێک بەبێ هیچ ترسێک داوا ئەکات کە ئەم هەڵبژاردنە لە کات و ساتی خۆیان بەڕێوە بچێت. لەبەری بەجددی ئێمە ئەگەر سێری ئەنجامی هەڵبژاردنەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بکەین کە چەند مانگێک لەمەوە پێش بە ئەنجام گەێنراوە، نەتیجەی پارتی دیموکراتی کوردستان ئەوە بە پارتی ئەڵێت، ئەوە بە دەنگدەری پارتی ئەڵێت، ئەوەش بە هێز و لایەنە سیاسەکان ئەڵێت کە پارتی هێزێکە ئامادەیە بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانیش. مەترسی لەوە نییە کە کێشە هەبێت و پارتی ژمارەی کورسیەکانی کە 45 دای ببەزێنێ. مە هیچ مەترسیەک لەسەر پارتی نییە، بە ئەمەش پێچەوانەکەی ڕاستە بۆ دوو هێزی گەورەی وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان کە ئێمە ئازانی یەکێتی بەدەست شپەرزەی نێوماڵی نێوخۆی نێوماڵی خۆی بەڵێ ئەناڵێنێ بزوتنەوەی گۆڕانیش تووشی شکستێکی گەورە بووە لە هەڵبژاردنەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق. لەبەرەوە ئێمە ینی ئەزانین هەموو هاوڵاتیەک هەموو خەڵکی کوردستان و لایەنەکان و وڵاتانی نێودەوڵەتی یعنی تەنانەت هەرێمیەکانیش ئەزانن کە پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ بەڕێوەبردن و بەڕێوەچوونی ئەم هەڵبژاردنانەی ئایندێ. بەڵام پارتیش لە ڕاستیە ناوێت ببێتە ینی فشار بخاتە سەر لایەنەکان هەڵبژاردنێک بکرێت کە لەگەڵ بیر و بۆچوون و قەنەعەتی ئەوانیشان نەگونجێت. پارتی ئەوێت کوردستان ئەو تەبایی نێوماڵی کورد و ئەو کەشە ئارامەی کە لە هەرێمی کوردستانە هەیە پارتی دیموکراتی کوردستان هەرگیز نابێتە هۆکاری کە ئەو کەشە تێک بچێت، ئەو جەوە ئارامە لە هاوڵاتی و لە دەسەڵاتی سیاسی بەمانایە کە ئەمە لە ڕۆکۆمەڵاتی سیاسەکەەوە خوێنەوە بکەین بۆ دۆخێکی سیاسی ناکرێت نێوماڵی کورد ناتەبا و ناکۆک بن بە تایبەتی لە لایەنە سیاسیەکانەوە هەستێ بە پرۆسی بە ئەنجامدانی پرۆسەیەکی دیموکراسی. هەر بۆیە دەبێت پێش هەموو شتێ نێوماڵی کورد تەبا و کۆک بن پاشان بڕۆیتە ممارەسی کارێکی دیموکراسی. بێگومانە گەرەی ممانێ پرۆسێکی دیموکراسی بێت ئەبێ هەموو لایەنەکان لەسەری هاوڕابن. ئەمە دیموکراسیەتەکەیە ینی هەڵبژاردن خۆی بنەمایەکە لە بنەماکانی دیموکراتیە. ئەگەر ئێمە لە ئەوڵەوە ئەمە پیادە نەکەین پرۆسەکە بە شێوازێکی دیموکراسیانە و بە یەککەوتن و ڕێکەوتنی هەموو لایەنەکان نەکرێت، بێگومانم پرۆسەیە لەقەبێ و متمانی نێودەوڵەتیش بەدەست نایێنێ. لە خەمی ئەوەدا هەن کە وەکو کۆمسیۆن کە وادەکەی وا نزیک بۆتەوە کە ئەنجامدانی هەڵبژاردنەکانت دوایەوە چۆن کابینە دروستەکرێت. بە نمونە ئێستا عێراق دەبینەوە لە فەراتێکی سیاسی ئەبنی سەربازیدا خۆی دەبینێتەوە لە پۆستی سەرۆککۆمارەوە بۆ پۆستی سەرۆکوەزیران کە تا ئێستا دانراوە. لە ڕاستیە کات چۆمان بارودۆخە سیاسەکەی عێراق ڕاستە ئێمە بەپێی دەستوری عێراقی سەر بۆ عێراقین، ئەو عێراقایی کە لە هەموو ڕوویەکەوە لە داڕمانایە. بەڵام ئەگەر ئێمە باس لە هەڵبژاردننی خۆمان بکەین، ئێمە سەرەتا بێ ڕێبکەین لەسەر هەڵبژاردنێکی پاک و بێگەرت بە ئەنجام بگەێنین. ئەو کات ئێمە ئەبێ باس لەوە بکەین کە کابینەی دوای هەڵبژاردن چه کابینەکە دروست ئەکات و کابینەیە چۆن دروستە لەسەر چ بنەمایەکە بێت. بەڵێ ئەگەر ئێمە هەڵبژاردنەکە لە کاتی خۆیان بکەین و بە ئیتیفاقی هەموو لایەکیش بێت، بێگومان
ئەمە کاراسانیە کات بۆ هێز و لایەنە سیاسەکان کە لە ئایندەشە لە دوای دەرچوونی نەتیجەی کۆتایی ئەو هەڵبژاردنە کەشێکی سیاسی ئارام بێتە ئاراوە و هەموو لایەن و ئەو هێزە سیاسانی کە بەشداریان کردو کورسیان هێناوە براوە بوون بێگومان بە شێوازێکی ئارامتر بە شێوازێکی یەکگرتوانەتر لێ تێگەشتنی زیاتر ئەچنە گفتوگۆی پێگەێنانی کابینەی داهاتووی حکوومەتی هەرێمی کوردستان. بەفریا بکەون کاکتێر لەگەڵ بەڕێستانە پرسی دەستور ئێمە هەڵبژاردنەکانی پشومان بینیوە ئەگەر بەڵێ نەچم چوار هەڵبژاردن ئەنجام درراوە لە هەرێمی کوردستانە لە هەرێمی کوردستان لە ساڵی 1992 هەڵبژاردن کراوە. مەبەستم لە پەرلەمانە نوێنەرەکانی نوێنەران مەبەستم لە غیابی دەستور هەڵبژاردن ئەنجام درراوە و لە غیابی دەستوری هەڵبژاردن ئەنجام دەدرێت بۆیە پرسی هێنانە پێشەوەی بابەتی دەستوری تا ڕادێک مبارڕێدا یاخود شتێکی وەقعیە بۆی کە ئێستا لە هەرێمی کوردستان دەستور پێویستێکی هەر لە پێش بابەتی دەستور ئێمە هەموومان نەزانین یعنی ئەوەی مهتەم بێ بە بارودۆخی هەرێمی کوردستان و سیاسیانە سەیری بارودۆخەکە بکات ئەسانێت کە پرسی دەستور یەکەم پرسێکی زەڕورە ئێمە زۆر دەمێت بوو پێویستمان بەوە بوو کە دەستورێکمان هەبێت ئێمە ئەزانین کە چەند ساڵی ڕابردوو لە حکوومەتی هەرێمی کوردستان و لە نێویشانە پارتی دموکراتی کوردستان هەولی ئەوەیاندا کە پرۆژەیەکی دەستور پێشکەش بکرێ خراە پەرلەمانیشەوە لەوێ بەڵام هەڵکردیانە هەڵایەکی گەورە و نانێش ئەم پرۆسەیە بەڕێوە بچێت لە دواییشە لە هەندێک کەس و لایەن و ئەوانە ئەبیسرێت کە پارتی دموکراتی کوردستان هۆکارە بۆی کە ئەم دەستورە ڕووناژی نەدیوە کە لە ڕاستیە پارتی دموکراتی کوردستان جەختی تەواوی کردوتەوە لەسەرەوەی کە ئەبێ دەستور لەم ساڵە ئەگەر لەگەڵ پرۆسی هەڵبژاردن بێ یان لە بەروارێکی ترا بێ ئەو پرۆسەی ڕیفراندۆم یان ڕاپرسی لەسەر دەستوریش هەر لەم ساڵەیە ئەگەر لایەنەکان لەسەر ڕێبکەون بچێتە دەنگدانەوە لەگەڵ دەنگدان بۆ نوێنەرەکان ئەکرێت بخرێتە خۆی ئەمە شەڕێکەوێتە سەر ڕێکەوتنی لایەنەکان ئەکەوێتەوە سەر ڕێکەوتنی لایەنەکان ئەگەر لایەنەکان ڕێک بکەوتنایە زوو بیان توانایە مەسلەی دەستورەکەی گلایکەنەوە ڕێک بکەوتنایە لەسەری لەگەڵ ئەم کۆمەڵە کێشانەی تریژ ئەمە وەک کۆمیسیۆن کارێکی قورس نەبوو لەوانەیە بڵێن بۆ کۆمیسیۆن لە ڕووی تەکتیکی و تەکنیکیشەوە کارێکی ئاسانتر بووایە کە هەردوو پرۆسەکە بە یەک جار بکە بەڵام بە تەسەوری ئێمە مەسلەی دەستور لە ئێستایە و لەم سات و کاتەیە تەواو نەبووە ڕێکەوتنی سارەکەم لەوە بوو بەبێ دەستور ئەمە وەکو ساڵانی پێشوە ئاساییە بەڵێ زۆر ئاساییە کە بەبێ دەستور ئێمە بچینە هەڵبژاردنەوە لەبەرەوەی کار شتێکی نادەستوری نییە وەکو تەجروبەی ئەمجار دواتەوەر و قسەمان بکەکتێر لەگەڵ بەڕستانە تەجروبەی ئەمجار لە عێراقا بینیمانەوە کە بازنەکان ئەکراوە بوون فراوان بوون ینی ئەحزابی سیاسی ینی هێنایە خواری خوارەوە لە بابەتی کورسی و دەنگدەر لە هەرێمی کوردستانە ئەوەی من تابعام کردێ پارتی دموکراتی کوردستان تقریبا بێمنەتە لەوەی بە چ جۆرێکرێ بەڵام پێی باشە بە لە ڕێگەی بازنەکانی پارێزگاکانەوە ئەنجام بدرێت کۆی لایەنەکانی تر حتمەنەوە کاروباری ئێوەیە لە چەند ڕۆژی ئایندا کە کۆمیسیۆن پێی باشە هەڵبژاردنەکان بە بازنەی فراوان یاخود بە بازنەی داخرا خودوەکو ئەوەی تەجروبەی عێراق ئەنجام بدرێت لە هەرێمی کوردستان. کاک چۆمان با من یەکشت بۆ جەنابەت ڕاستکەمەوە یەکەم پارتی دموکراتی کوردستان هەتا ئێستا لەسەر ئەوە مقڕە کە ئەبێ ئەم هەڵبژاردنە بە یەک بازنە بکرێت سەر تاسەری هەرێمی کوردستان هەروەکو ڕابردوو وەکو هەڵبژاردننی ڕابردوو بە یەک بازنە بێت ئەوە لایەنەکانی ترن کە داوای ئەوەکەن کە هەرێمی کوردستان ببێتە 4 بازنە یان هەندێک لایەن تر باز لەوەکەن ببێتە 8 بازنەش بەڵام لە ڕاستیە ئەمەش ئەگەر بینەوە باسی ڕێگنەکەوتن ئەمەش دیسانەوە بیر و بۆچوون و جیاوازێکی زۆری دروست کردووە لە نێوان لایەنەکانە وای کردووە هەروەکو چۆن تا ئێستا ڕێکەوتن نەکراوە لەسەر هەموارکردنەوەی کۆمیسیۆن لەسەر هەموارکردنەوەی یاسای هەڵبژاردنەکان لەسەر ئەم خاڵش تا ئێستا لایەنەکان ڕێکەوتنیان نەکردووە لەبەرەوەی تقریبا بوونەتە دووبەرە
هەندێک لایەن داوای یەک بازنەی یەکەن کە لە نێوان نیشانە پارتی دیموکراتی کوردستان و گەورەترین هێزە لە سەر ئاستی هەرێمی کوردستان بەرەیەکی تریش هەیە کە بەرەی یەکێتی نیشتیمانیە هەرچەند ئەمانە بەرەنین هەر یەکەی لە دیدگای خۆی و تێڕوانینی خۆی بۆ هەڵبژاردن و بەرژەوەندیەکانی خۆی بۆ هەڵبژاردن باز لەواکەن کە یەک نوێنەرە هەبێت کە لە هەر شوێنە دەنگی پێ بدرێت باشترن لە ڕۆ سیاسیەکە و لە بەرژەوەندی بڵێن دانیشتوانی هەرێمی کوردستان. کاک چۆمان ئەم تێڕوانینە یان ئەم قسێ ئێمە ناتوانین وەکو کۆمیسیۆن بڵێین ئەم یەک بازنە باشە یان فرە بازنەی باشە ئەما بێ لایەنەکان لەسەری ڕێبکەون بەڵام یەک بازنەیش باشی و خراپی هەیە یعنی خاڵی یەکێک لە پرسیارەکان لەوەیە کە ئەنجومەنی پارێزگاکە نەخێن لەژێر پرسیارەوە ئەگەر بڕیار بێ ئەلف لە فڵانە بازنە نوێنەری ئەو کەسانە بێت چ دەنگی پێ چ دەنگی پێنیان بە مەرجەکە دەرچێت ئەنجومەنی پارێزگاکان لێرە ڕۆڵیان بەچی ئەسپێرێتەوە ئەنجومەنی پارێزگاکان لەگەڵ بە عەرزەکەم ئەگەر مەبەستت ئەنجومەنی پارێزگاکانی هەرێمی کوردستانە ئەمە لە ڕووە یاساییەکەوە زۆر جیاوازە لەگەڵ ئەم هەڵبژاردنەیەکی ئێمەیەکین بەڵام بۆی من بۆ جەناب واضح دەکەم ئێمە وتمان ئەگەر بەدیدی پارتی دیموکراتی کوردستان و ئەو لایەنانیش کە هەوەکو پارتی بیرەکەنەوە ئەڵێن یان قەنەعەتیان وایە کە بۆ هەرێمی کوردستان وا باشترە ئێمە لە ڕووی یەکگرتوویی تاکەکانی کۆمەڵ ئەگەر من زیاتر شیکەمەوە دەنگدەرێکی کوردستانی دەنگدەرێکی خەڵکی سلێمانی ئەتوانێت دەنگ بدات بە کاندیدێکی خەڵکی زاخۆ ئەمە لە یەک بازنەیە بەڵام طبعا لە یەکشتی کەشەیە لە یەک بازنەیە هەموو لایەنەکان بە تایبەتی لایەنە یان هێزە بچووکەکان ئەوانی کە یەک کورسیان هەیە یان ئەوانی کە بە چەند لایەنێک دەتوانن یەک کورسی بێنن لە حاڵەتی یەک بازنەیە زەرەرمەند نابن ئەتوانن ئیسیفادە لەوکەن لە بەرەوەی دەنگەکانیان لە هەموو کوردستانە بۆ کۆکرێتەوە بەڵام ئەگەر تۆ بی کوردستان بکەیتە 4 بازنە یان زیاتر هەڵبەتە یەکەم شت کە لی زەرەرمەند دەبێت ئەوە لایەنەکانە لە ئەو لایەنانی کە بە هێزی بچووک دەستنیشان کراون ژمارەی دەنگدەریان کەمە بۆ نمونە لەوەی عێراقا هەڵبژاردنێکی باش بوو بە تەکنۆلۆژیایەکی تازە کرا بەڵێ بەڵام لەگەڵەوەشە ئەگەر دیقت بین ئەو لایەنانی کە بەلایانی بە هێزی بچووک هەژمارەکەین دەنگداریان کەمە هەرچەنە هێزی گەورەش هەبوو شکستی بەرکەوت و دەنگەکانی کەمی کرد بەڵام ئەو لایەنانی کە خۆی لە سەرەتاوە دەنگدەری کەم بۆ هێزێکی بچووک بووە زۆر زەرەرمەند بووە لە فرە بازنەی لەبەرەوە ئێمە وەکو کۆمیسیۆن ناتوانین بڵین کامیان بۆ خەڵکی هەرێمی کوردستان باشە ئەبێ ئەوە ڕێکەوتنی لایەنە سیاسەکانی لەسەر بکرێ لە پارلەمان ئیقرار بکرێ ئێو کاتێککە ئیقرار کرا و یاساکە هەموار کرایەوە ئێمەش پابەندەمین وەکو کۆمیسیۆن وەکو لایەنی جێبەجێکار و بەو شێوازە ئەو پرۆسێ بەڕێوە بین کە ڕێکەوتنی لەسەرەکە پرسیارێکی گرنگ هەیە ئەبێ بیکەم لەبەرەوەی پێشتر پرسیارەکەم پەیوەندی بە پرسیارەوەیە تا کامل کرێلەوەی کە لەگەڵ دەنگدانی ئەمجارە کە ئەگەر لەوادی خۆیدا ئەنجام بدرێت پرسی ڕاپرسی لەسەر دەستورە ناوچەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان و پرسیارێکی مێژوویی هێرە حساسە یعنی بۆ کۆمیسیۆنەکەیەوە یعنی چۆن ئەو باسە لە تەوقیت و زروفێکی سیاسی تا ڕاتێسە لەبار نییەوە بزانم ئەو ناکرێت بخرێتە ئێمە کۆمیسیۆنی هەرێمی کوردستان شانازی بەوەکەین کە چانسی ئەومان هەبوو کە پرۆسەی ڕیفراندۆمی هەرێمی کوردستان ڕیفراندۆمی سربەخۆی هەرێمی کوردستان ئێمە بیکەین ئێمە سەرپەرشتی بکەین ئێمە جێبەجێ بکەین پرۆسەکە بە سەرکەوتوانەش جێبەجێمان کرد زۆرترین دەنگی خەڵکی هەرێمی کوردستان و ئەو ناوچانش کە لە دەروی ئیداری هەرێمی کوردستانن لەو پرۆسیا دەنگیاندا مافی ئەویان هەبوو چانسیەوەیان هەبوو کە دەنگ بدەن بەڵام بەداخەوە لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر ئێستا ئەو چانسە بۆ خەڵکی دەرەوەی ئیداری هەرێمی کوردستان نەماوە لە هەر حاڵەتێکە ئەگەر ئەوەی کە جەنابەت وەکو پرسیار لێت کردم مافیان هەبێت یانیان بێت ئەوە کەوێتە سەر ڕێکەوتنی نێوان هەرێمی کوردستان و نێوان دەسەڵاتدارانی حکوومەتی عراقی و ئەو لایەنانی کە ئەو کاتە یان ئەگەر ئەم ساڵ بێ ساڵیشکە بێ چەند ساڵیشکە بێ ئەو کاتەی کە
ئەو پرۆسەیە بەڕێوە برێ ئەبێ بەڕێکەوتن بێ لەگەڵ عێراقا بۆی زەمینە سازی بۆ بکرێ جەوێک بخۆڵقێنرێ کە خەڵکی دەرەوەی ئیداری هەرێمی کوردستانیش مافی ئەویان هەبێ کە دەنگی پێ بەڵام لە ئێستایە نەخێر ئەگەر بەم دۆخە بێت بەم زۆرۆفەی ئێستای ئەمەیتین ئەگەر ڕێکەوتنیش بکرێت لەسەر دەستور لە نێوان لایەنەکانی خۆمانە و بیشخرێتە ڕاپرسیەوە نەخێت لە ئێستاە هیچ دەنگ و باسیشەوە نییە کە بغەیری ئەم سێ پارێزگا چوار پارێزگای هەرێمی کوردستان بە هەڵەبجەشەوە کات بۆ بە چوار پارێزگا لەوە زیاتر تا ئێستا باس لەوە نییە کە بتوانین خەڵکی تر یانی خەڵکی کەرکووک و خەڵکی دەرەوەی داری هەرێمی کوردستان بتوانن کە دەنگ بدەن بەسەر ڕاپرسی دەستور. دنیا سپاس بۆ کە دیار نەسرەدین کە بەڵام کۆمەڵە پرسیار کە لام نەبوو بەڵام و یامەوە زۆر سپاس خۆشحاڵم جێگری بەڕێوەبەری گشتی کۆمیسیۆنی کۆمیسیارانی هەڵبژانەکان باش بەڕاستکەمەوە جێگری بەڕێوەبەری گشتی فەرمانگەی سلێمانی کۆمیسیۆنی هەرێمی کوردستان سپاس بۆ ئێوەش سپاس بۆ ئێوەش دەستی تۆش خۆش بێت چاوەکەمی خۆشەویستان ئازان ئێوەش هەمیشە کامەرانە تەندروست